صبري صبان هێژە بەریاحەتی گازنجیان مەکەن دەمەکی درێژە ئەس ژمەڤقەت یامە لێ بەڕاستی سەدەماوی ئەوە کوهانێکی نەخۆش کەتمە نەهاژی لە ماڵی من نەکارم پڕ دەرکەون دەروە و ئەس باوەڕم هونش دەنگێ من حیز دکن ئیرۆ هاتن پێشبەریاوە ji بۆی و ئەم مژارێکی حساس بە هەڤرا گوت و بێژ بکەین ئەوژی بزاف ڕزگاریان نەتەوی و پۆزگرێکا کووردە یعنی gelek pirsiyarên ku desterê me dane mîna şerê çekdarî encam werdigire encam wernagire şerê çekdarî an jî çek çi pirsgirêkan bexweratînê em gelek carna mentalîte û karên hinek partiyan an jî tevayî partiyan ku royekî çek destê wan dabiya em rex nedikin lêgelo em dizanin sedema wî çi ye سەدەما ئەو ڕفتار و ئەو کڕیارەی وێ پارتیانجی ئەو کادرۆ ئانجی ئەو چەکداری حیزبی چییە کۆخۆ لەسەر جڤاکێ دەبینێ گەلێک جار ناژبووی و جڤاکی ڕەهینە بگرێ داستانێن خوا دکێ داستانێ حەزرەتی موسا مەزن دکە ئانجی شەهیدان دەخەبتینێ دەخوازە جڤاکێکی خون پارێز جڤاکێکی شەهید پارێز جڤاکێکی شەڕ پارێز جڤاکێکی چەک پارێز ئاوا بکە و ئەو ژی هەمی لەسەر بنگەها چەند چیرۆکانە بێگومان ئەv بەرنامە و پرۆگرام ئارمانجێوی ئەو نینە کو چیرۆکێن هەیی داستانێن هەیی زەحمەتی و زۆریە هەیی خوێنێک و هاتیە ڕژاندن ئینسانێک و بە بڕیارێن خۆ یا فیداکاری چوونە سەر چیە وانە ڕەخنە بکە و پرسیار بەخێ سەروانە ئەس نەها دووبارەژی دەبێژم نەها ئیرۆ شوونڤە باوەڕیا من بە شەڕی چەکداری نینە چمە باوەڕێن پێنێش بێک و ئەنجام وەرناگری ئەس نابێژم نابە شەڕی چەکداری دبە چەپێ تورکان هەنا هێژی لە دارستانên ئامانۆس و هەنێک دارستانên دێرسمێت جار ناجار تێن دیتن دوو ساڵان جارێکی چالاکێکژی دکەن لێ ئەف چالاکیەوان هەبوو ناوان گەلۆ تو باندۆرێکی خوا یا استراتیژیک یا سیاسی هەیە ینی دەواری سیاسی و استراتێژیکدا سوودێکی وی هەیە فایدەیەکی ددێ ئەم بێژن ئارمان جێوان و کارکەرێن تورکایە نەخێر حرەکەتە کوردستانی ژی وسەیە لە هەر بەشێکی کوردستانیدا ژی وسەیە یعنی دەوردا چەک دەدەمێکیدا معنەیە خۆ هەیە کو تو بکارێ بێ ئەنجام وەربگری نەکو تو بکارێ بە چالاکیان بکەیت نەکو تو بکاری قەهرەمانتیە بکەیت ئەم دەزانن نەهاژی دەبێژم بەریا چەند ڕۆژان گرۆپەکی کۆمەڵەیە ئیرانێ ڤەگەریان باژارێ مەریوانی عنی کەتن ناوە سنوورێ ڕۆژهەڵات و لەوردا بە هێزێن پازدارên ئیرانی کەتن ناوە شەڕێکی پڕ دژوار ئەس باوەڕم 7 ساعت کشان و دەوردا بە بەرپرسیارێوانژی شەهید بوو من وێ دەمێژی گوت یعنی بنەرن شەڕی چەکداری بە تایبەتیژی ئەو شەڕی چەکداری گەریلا یا کلاسیکی ڕۆڵێکی خۆ قەت نەمایە تو نەکاری بچی ناو لە دەریێ دژمنێ خۆ بدەیت ئللا دژمن دکارە لە دەریێتە بخە بێتە ناو بارەگەیاتە بێتە ناو مەقڕ و ئۆفیسێنتە بێتە هەرێمێتە بێتە ناو قەرارگەیاتە ئاژی بێتە دەریێ تونێلێتە لە دەریێ تونێلێتە بخە لێ دیسانجی حرمەتێ من جوان کەسان ڕاهەیە و بە بڕیارên خۆ دچن سەرێ چییە بێگومان حرمەتێ من جوان ڕان نینەک و وەک من لە ماڵی خۆڕوونیشتنە و ئیدعایە شەڕ دکەن ئەو بەخۆشی ناچە شەڕ برایە خۆ ناشینی خوشکی خۆ ناشینی زارۆکە خۆ ناشینی ئەو بەخۆشی ناچێت لە ماڵی خۆڕوونیشتی وەک من لەسەر کۆمپیوتەرێ و هەر کەسێکی و ڕەخنەیەکی لەسەر شەڕی چەکداری بکە ئاژ ڕەخنەیەکی لە چالاکێکی بکە وی وەک خائین و قەشمەر و گرێدای فلان وڵاتی گرێدای قەدە پێ نزانم گرێدای کی دەحەزبینی بێجا حەزباندنێ وان چاوایە ڕۆیەکی ئیرۆ و وڵات پارێزی ئیرۆ و دژمنی قەدەپەی سبێت و قەدەپەی ئیرۆ و دژمنە ئیرانی ئالیگرێ تورکای سبێت و دژمنە تورکای ئالیگرێ ئیرانی و سایدی هەر ڕۆژ لە گۆڕی خۆ تشتێکی چێ دکن ئەv هەمووژی بەرهەمێن بزاڤە ڕزگاریانە تەوی کوردن یعنی بزاڤێن چەکداری بزاڤە ڕزگاری نەتەوی لە هەموو دنیای بە تایبەتیژی لە کوردستانێ ئەخلاقێک و کولتورێکی چێ دکە ئەو کولتور چیە گەرەک مرۆڤ vêyekê baş şirove bike loma jî divek û ew bername henekî bikişîne li kerema xwe heta dawiye lê binerin aciz nebin ji bo ku faydeyekî wî heye yek du kesek newerî li ser vê mijarê wisa biaxe kesek newerî
کەسێن و باخفن احتیمالە بە چاوێ دەوڵەتە تورکیا باخفن و بە ئارمانجە vەیەکێ باخفن داکو ببێژن ئەم دەشەڕدا دژی تێرۆران سەرکەتنە کەسێ دنێ نەکارن باخفن ji bo ku ئەگەر ku باخفن ئەو تێن خائینکردن ئەژی ئینسانەکەم ئەس دەخوازم بێم خائینکردن ji bo ku کەنگی پارتیên کوردان سەمپاتیەن پارتیان کادر و قادر و نادرێن پارتیان من ڕێک نەکردن و گوتن تو قەدەپەلی تو خائینی تو نزانم چی وێ دەمێ زێتر کەیفا من تێ وێ دەمێ حیز دکەم و ئەس تشتێکی دکەم ji bo ku di nava Olanda û di nava civakên de civakên paşketî û pêşketî jî heta civakên ku tiştek li ser piştê wan hatiye barkirin îdeolojîk li ser piştê wan an jî adet û teqalîdek li ser piştê wan hatiye barkirin di nava van civakane de gerek tu bê kafir kirin gerek tu bê melûn kirin gerek tu bê bêdîn kirin gerek tu bê xaîn kirin heger tu nê xaîn kirin nê kafir kirin wê demê xuyaye ku tu bi vê civakê re ketiye nava sazanekî û tu tirsinokî û tiştek ji devê we dernakeve û fikrê te jî di nava çar dîwaran de hatiye hepîskirin loma jî qat ew nekin yanî ji min re dibêjin xaîn maîn qat keyfa min zêtir pêratê berastî jî کە ئەم وەرن سەر مژارێ نەها ji بۆی بزاڤ ڕزگاریە نەتەویم ینی من ئارمانجە vekir ئارمانجە vê بەرنامê ئارمانجە vekirina bizava rizgariya netewî ew ku em li ser wê rawestin ew kultura ku ew çê dike kulturekî çawa ye û civaka ku ew dixwaze civakekî çawa ye em li ser vêyekê diaxivin bêguman gelek teoriyên me cuda cuda hene li ser vêyekê û her serokek ku ava bûye serokatiya bizava rizgarî netewî an jî niştimanî kiriye mîna Lazaro Cardenas serokê berê ya Meksîk an jî Amilcar Cabral ku zêdetir behsa aliyên kulturî dike ya bizava rizgariya netewî an jî Bafer Osey Akoto ku li Ghana pir li ser bizava rizgariya netewî nivîsandiye û teoriyên Marksî jî hene ku bi taybetî jî ew teorî di dema şerê Kûbayê û Vêtnamê de heta ya Cezayîr jî ev zêdetir derketin pêş û dewr da jî gava ku şorşa Vêtnam û Kûba û Cezayîr bi taybetî ew sê şorş serketin û imperializm û dagîrker li welatê xwe derxistin êdî hareketa rizgariya netewî bû modelek li rojhilata navîn û gelek carna dibû double standard jî gelek carna partiyek xwe wek beşek ji îdeolojiya bizava rizgarî netewî didît mîna Besiyên Iraqê an jî Sûriyayê qaş wane digotin me imperializm ji welatê xwe derxistî me bestêwan İngilîz e an jî digotin me petrola Iraq û Sûriyayê xwemalî yanî te'mîm kiriye yanî serbexwe kiriye lê li hemberî wan hereketekî Kurdî hebû ew jî digot ez bizava rizgarî netewî me newisa dewr da tiştên wisa hebûn û vegiştî mirov dikare bêje Vêtnam û Kûba û Cezayîr bandorekî wanî pir mezin hebû li ser Kurdan bi taybetî Kurd jî divê demê de îtir beriya wê jî hebûn lê divê demê de zêdetir mukur hatin li ser vêyekê ku berdewam bikin li ser vêyekê yanî min de bernameyên berê de gotibû Kurd di çend pêvajoyan de hatin sekinandin xwastina li xwe vegerên henekî bifikirin lê dîsan jî hinek şert û merc hatine pêşiyê ku nehêlane ew bifikirin li gorî konjektoran êdî dîsa biryar dana û biryarê konjektorîl dana biryarekî wisa jî dibe ku sedeme ku ew konjektor nemîne konjektorekî dinê werê bice dîsan jî rev şikist îxanet dagîrkarî dest pê bike û Kurd dîsa li serê xwe bixin me çi kirt me çima wisa kir hev du tawanbar bikin sedem ew in meselen mîna piştî vemrandina serhildanên Bakurê Kurdistanê agirî Şêx Seîd Reza em bêjin her çi qasî wan serhildana çi qasî tekîliyê wan bi Kurd re hebûye nebûye ew mijareke ku mirov dikare li ser biaxife em li ser wê jî diaxivin ji bo ku şorişa rizgariya netewî maneyekî xwe heye tu dagîrker li welatê xwe derdixî û tu ştekî dagîrker tu naxwazî tu naxwazî pelarûnî tu naxwazî tî pêwî bibînî tu zimanê wî naxwaze tu kultura wî jî naxwaze
تو تەنێ دەخوازی ئەو لەسەر ئاخاتە نەمینێ و تو دەوڵەتێکی چێکی لێ لە بزاوێن ڕزگاریان نەتەوی بنەرن یەک و بە ئاشکرا سەرخۆبوون خواستنە یەک و گوتنە ئەم نەها سەرخۆبوونێ ناخوازن ئەمێ هەلگرنج بۆی سبێ لێ ئەمێ دیسە سبێ بخوازن هەمووژی بە دژمنێن خۆرا دڕونن نەوسا و هەمووژی جوانە زمانێوان زمانی دژمنە يعني حتى دوجي بارتيان كردستان إيراني پرتوکیوان بە فارسی بوون پرتوکیوان بە فارسی بوون حتا ئیرۆژی جوینێن پەکێکێ نە پەرتوک تەنێ جوینێن پەکێکێ نەتەنێ جوینێن ژۆر جوینە ژێرژی بە ترکینە یانی حتا نەهاژی یەکی و دەناوە پەکێکی دە ترکیایی خراپ بە وەک ئینسانێک تێدیتن و ئاستەوی ڕەوشەمبیری نزمە ئانجی خوێندناوی کێمە نەخوێندەیە جاهیلە نەزانە لێ بنەرە دەناوە پارتیان کوردی سووریا داژی ئەڤەکەیە دەناوە پارتیان عراقیدا هەنێکی کێمترا ئەوژیش بووی vێکێ گاڤک و عراق هات تێدا مەزراندن ژعالیە ئینگلیزان و دەبێت دەمێدا زیاتر ڕۆڵا کوردان هەبووە کورد دەناو وێ دەوڵەتێدا بوونا کوردین و دەناوە عوسمانیدا بیرۆکرات بوون هەمە هاتن ناو دەوڵەتە عراقی جێگرتن و زمانی کوردیشی دەوێت دەمێ حتانها ئازاد و سەربەز بیۆ ڕۆیەکی نهاتیە ئاسیم نەکردن نهاتیە ئەنتیگرەکردن و نهات بێڕێزی پێ نهاتیەکردن یانی مەسەلا وسا بووە باندۆرێکی وسا لەسەر ئەوەی هەیە و تاریخێدا تو لێ دەنەری سەر هەڵدانێن شێخ سعید و سید ڕەزا ئەوانە تێن ڤەمراندن احتیمال هەیە مرۆڤ احتیمالێکی وسا دەدێک و کورد دەدەمێ پێشدا بفکرین گەلۆ چێ سەدەم ئەم ڕادەبن ئەم تێن ڤەمراندن ئەم جارێکی سەر ناکەون ئەو چیە مەسەلا لەسەر ئەوەیەکێ ینی فکراندنێک گەرەکە چێ ببێ گەرەکە پێ بگێ لە ورد تو لە نەڕێ لە جەیەکی دنێ کۆمارە مەهاباتی سەری هەلدەدا و دەبە کۆمار ئاڵەیاوان دچە ئاسمانێ لێ دەنەڕن مالێ بنەرن چما لە ورد چێ بوو وێ دەمێ لە ڤژی چێ دەبێت ئێدی ئەو تشتێک و مرۆڤ گەرەک لەسەر بفکرێ بڕیارێکی بدێ بڕیارێکی استراتیژیک نامینێ و هەمی دەبە با دچە چما دەبە با و دچە ji بۆی ku wê demê mufekkirê Kurdan yani bîrmendên Kurdan heta îrojî heta ciyekî heye bîrmendê Kurdan hemî kîne bizêtir mirovên şaîrin mirovê şaîr jî mirovên hestîne stranbêj hestîne yani rast e rola stran û şeir û çîrok û edebiyat û tiştên wisa pir giring e li parastina zimanê Kurdî heger ku ew nebiyane zimanê Kurdî berastî nedihat parastin از نتنش به باکوردی بجن جو بشندن کردستانش دی بجن یعنی حسن زیرک معامله وانا رولکی وانی پر مزن هبویا ما مستهیمن هزار رولکی وانی مزن هبویا لپاراستنا زمانی کردی ده لحمی بشن کردستانی ده اموینا بجن دیگه واکو به میجیکی شاعرانه و هستیانه برگارن سیاسی بندایی دور دا کارسات شد و دما محبات داش وسا شد یازده ما درباز دبن محباجی جارک دن دکره پێجا دیسە کورد لە سەری خۆ دخن چما کەت کەماسیەکی بوو یا چ بوو هەنێک دژونان دخن سۆڤێتێ هەنێکژی دژونان دکەن ئەمریکایە چۆ لە 16 ئۆکتۆبەردا گاڤاک و حکوومەتە عراقی پشتی ڕێفراندەمی ڤەگەریا کردکوکێ یەکێتی دیگۆ پەدەکە خاینە پەدەکە دیگۆ یەکێتی خاین هەڵبووکی تو تەکیلیا خۆ بە خاین و ماینێنینە کەس جوانە خاینینە هەردووشی جوانە خاین ji بۆی و ڕێفراندۆم بەخۆ بریارێکی خەلەتە بریارێکی نەڕاستە استراتیژی نەڕاستە دەبێژە مەسلەی کوردی هەیە دەبێژە گاران بە ئاوێدا چوو پیرک لە گۆلکێ سۆر دپرسە هەمی گاران چویە تو لە گۆلکێ سۆر دەپرسی مەسلەیە ورژی و وسابوو ئێدی پشتی خستنە کۆمارە کوردستانی کۆمارە مەهابات یەک نەتەو هەیە و ئەم دەکارن وەک میناک وەربگرن نێزی مەیە و ڕەوشاوانجی وەک مەیە ئەوژی تورکیان ئەزەرینە لە ئیرانێدا تورکیان ئەزەریژی وەکی کوردان کۆمارێکی وان هەبوو کۆمارە ئەزەربایجان و پایتەختاوی تەبرێز بوو هێزێوان ژمە زێدەترژی بوو و دەوڵەتجی لە پشتوان بوون یعنی ji بووی و باکریۆف سەرۆکی پارتیا کۆمونیستی ئەزەربایجان بووێ دەمێ ڕۆڵێکی پڕ مەزن هەبوو دەناوە بریارە یەکەتیا سۆڤێتێدا دەناوە ئارتێشا سۆردا و ڕۆڵێکی دیپلۆماسی پڕ مەزن هەبوو لە پشتوان بوو لێ ئەوژی خرابوو ji بۆی ku biryara dinyayê ew e cengê cîhaniya duhemîn xelas dibe em Hitler û naziyan diroxînin lê em
جغرافیای جیهانی دەستکاری ناکەن ئەم هەنێک وڵاتە ناڕۆخین پارچە ناکەن هەنێک وڵاتی دنێ چێ ناکەن چویدی تو لە گۆڕی ویان وان برن و بڕیارێ وان و هێزاوان تو نەتشتێکی تو دەندکە نیسکەکیژی نینی تو گەرە کوسا بێ قلێشە ڕادەکەی بۆمبیان ڕادەکەی دۆشکیان ڕادەکەی ئەدیا خۆ نینە لۆ ماژی ئەزەری بێگومان ژبێک و تەجروبەیەوان هەنە میلەتێکی توجارن چ بوون مەزنێوان ڕابوون گوتن کاکۆ ئەم جارێکدن حرەکەتێن ڕزگاریان نەتەوی چێ ناکەن ئەم پارتیەن ناسیۆنالیست نەتەوی ئانجی پارتیەن ئەتنیکی ئەم چێ ناکەن و ئەم ئاڵەیە نەتەویژی چێ ناکەن و ئەم نابێژن ئەم ئەزەرینە ئەم نە ئیرانیە نەخیر ئەم دەبێژن ئەم ئیرانیان هەری ئەسلینە ئیرانی هەری ئەسلی ئەمن نەکردن نەفارسن نە بەڵوجن نە عەرەبن نەچنە و نەچنە ئەمن خۆکردن خودیە ئیرانی و دەوێت دەمێدا حتا ئیرۆ لێ بنەرە هەمی ئیران دەستێواندایە و نەها هێدی بەحسا مافێن خۆی کولتوری دیکەن ئەزبارم 2 ساڵ بەریان هابوو زمانێوان لە پەرلەمانە ئیرانی هات ئەرێکردن لێ کورد چکردن دەمام مەسەلەن دەوێت دەمێدا دەماکو هێدی کۆمارە ئەزەربایجان و کۆمارە مەهاباد هێدی دکت چاوا دکت مەسەلەن سۆڤێت دگۆتە ئیرانێ شای ئیرانێ تو وەقاس غاز بدە من ئانجی وەقاسی تش بدە من هەنێک تش ژێستاندن ژێ داخوازکردن و ئەژی هێدی پێنگاف بە پێنگاف ئیرانی ڤاڵا دکرد و هێدی ڤاڵا دکرد ئیرانجی هێدی قایم قامەک مختارێک دشان مەهاباتێ گاواک و دەهات مەهاباتێ دکوشتن لێ دەخستن ئاستەنگی لە پێشەوی دەردەخستن ئەو تاڵان دکردن لێ گاواک و دەهات ئەزەربایجانی وسە نەدەکرد ئەزەربایجانی ئەو دەناو خۆدا دەحەلاندن ئەوژی ئەو تەکتیک لە کو گرتبوون لە ئیرانیان کەڤن گرتبوو ئیرانیان کەڤن کولتورێکی وان هەبوو مەسەن گاواک و ئەسکەندەر هێڕشیوان دکا ئەو مەزنێوان دجڤن دەبێژن هەنێک سیلاحێمە هەنا ئەم دکارن هەنێکی شەڕی ئەسکەندەر بکەن لێم نەکەن حتا داویە بکەن کام چ بکەن دەبێژن ئەمێ شەڕ بکەن بە قاسیک و مەکاری بوو هەگەر کو بە نەکاری بوو لە ئەسکەندەر وەرێ ئەمێ ئەسکەندەر دەناف خۆدا بە حەلین بکەن ئیرانی و بەڕاستیژی پشتی ئەسکەندەر تێ ئیرانی دەگرێ ئەسکەندەر بەخۆ دەبە وەک ئیرانیان لێتێ و پشتی و ئەسکەندەر دەمرێ و ئەو دەبە یۆنانی چەند ساڵان دەبن کۆیلیە ئیرانیان دەبن ئەسکەرێوانشی لێ بنەڕن کولتور ڕۆڵێکی چ قاسی مەزن هەیە ڕۆڵێکی چ قاسی مەزن هەیە لێ ئەم بەکار ناین ئەم نزان بەکار بینن هەر شتێک من دە خزمەتی شەڕدایە کولتور ئەمە دەمەملویە بیسفینگ و بیکسیاندایە ئەوە مەسەرە لۆ ماژی مەسەن ئەزەری گاواک و قاینقامێک مختارێک مەمورێکی شاه دەوڵەتە مەرکەزی تێ وی ئاستەنگ ناکەن پڕ و دەخوازن وی لە گۆر خۆ ئیدی بەحەلین دەناو خۆدا بەحەلینن و لێ لە مەهاباتێ و سانابە لۆ ماژی گاواک و کۆمارکەت بە شەڕ دکەوە لە ڕاستیدا شەڕ بەردەوام جێناجێ هەیە یعنی شار لە مەهاباتێ چێ دەبێ جالێکی هەتا ماکۆ خوێ خۆ بارزانی شەڕ دەکەن لێ شەڕێوانش بۆی دەرباز بوونەیە چۆ ئەو بکارن 400-500 کەسین خۆ ئایلە و ژن و عەشیرەت و عێلێ خۆ دەرباز بکەن لێش بۆ ناوێژی شەڕ دەکەن بە ئارتێشە ئیرانیرە لێ کورجی ئالیگرێن کۆمارە کوردستانێژی یعنی خەڵکن مەهاباتێژی شەڕ دەکەن حتا دۆڵا گاداری لەکویە دۆڵا گاداری لە خواکوورکە نەهایە یعنی حتا سنوورە عراق و ئیرانی تورکیای شەڕ دەکەن لەوەر هەمیان دەدۆڵێ دەخن لە لۆڵانێ وێ دەمێ ئارتەشە عراقی هەیە مەجبور دەبن تەسلیمی ئارتەشە عراقی دەبن ئارتەشە عراقیژی وانە دەخی حەبسی دەمەکی و پشڕاوانە سەربەست دکەن گاواک و ئیران ڤەدیگەڕێ مەهاباتێ لۆ ماژی قازی محەممەد و هەڤاڵن وی یاعدام دکن بێگومان سەدەمێندنێژی هەبوون ji بۆی و عشیرەتێن و وێ دەمێ هەبوونە ئەو عشیرەت حەزت شەهی وسا ناکەن عشیرەت و شێخ و ماڵبات دەسەڵاتداریە خۆ دەخوازن و دەخوازن شەریکە دەسەڵاتی بیانی بن و زێدەتر ئەو وسا دەفکرن زیاتر پای و ڕۆڵ دەدەنوانە لێ هەگەر کو دەسەڵاتێکی کوردی بێ ڕۆڵاوان و پایەوان نامینێ کا ئەم بێ مەسەلەی دەرباز بکەن ئەو مەسەلەیەک بوو و گەرەک بوو کورد لەسەر بفکریبانە لێ ئەزەری لەسەر دەفکرن کوردیسا لەسەر نافکرن وسا دەبێت پشترا پارتی دیموکراتی کوردستانی ئیران چێ دەبێت لە عراقیژی حزبی دیموکراتی کوردستانی ئیران چێ دەبێت لە عراقیژی پارتی دیموکراتی کوردستان عراق چێ دەبێت بە سەرۆکاتی ئیبراهیم ئەحمەد و هەڤاڵێنوی و پشتڕاژی ئیبراهیم ئەحمەد و هەڤاڵێنوی بۆرژوازیەن و دەبێژن وردە بۆرژوازی بچووک کوێ پارتی چێ دەکەن ji بۆی و پاشخاناوان باگراونداوان ji حرەکەتە ژێکاف دێ حرەکەتە ژێکاف ژی دەستپێکە خۆدا دە تیۆریدا تشتێکی وانی وسا هەیە دیقەت بکەن
ئاغا و شێخ و عشیرەتان نەخەنە ناوە سەرۆکاتیە پارتیە ji bo ku axa û şêx û aşîret berjewendiyawan li dervê ne li hundir de rast jî dibêjin lê de praktîkê de wisa çi nabin me mînak lê bidar li Komara Kurdistanê dîsa şêx û aşîret û axa dikevin nav de û her ew şêx û aşîret û axa mektuban ji şayê Îranê radinivîsin yani İran dixwaze difikre ku Qazî Mihemed efû bikin lê mektuban dinivîsin dibêjin li filan rojê de filan askerî İranî kuştin li filan rojê de wisa kirin li filan rojê de wisa kirin nameyan dinivîsin heta ku Qazî Mihemed din edam kirin هەمی بە بەلگەهانە لە کوردستانە عراقیدا ژی وەک من گوت ئیبراهیم ئەحمەد باپیرێ ئەو بافێڵ تاڵەبانی کە ڕۆمان نویسا یەکەمین یا کوردانە شاعیرەژی ئەوژی شاعیرە پارتی دموکراتی کوردستانی عراق ئاوا دیکە لێ پڕ دەرباز نابە ساڵێک چەند ساڵ دەرباز دەبن پشتی شۆڕشە عەبدولکەریم قاسم ینی 1950 شونڤە ئێدی ئەو مەکتوب ژ عەبدولکەریم قاسم سەرۆکێ کۆماری عراقی یەکەمین دنویسن و پڕ حەزی کوردانژی پڕکریە دنویسن دەبێژن لە کەرەماخۆ هەوڵ بدەن مەڵا مستەفایەکەیە لە ناو بەرف و دارستانی سیبیریایە وی ژمارە ڤەگەڕین ئێدی مەڵا مستەفا وێ دەمێ مهاجیرە پەنابەرە تو مافەکی ویژی نینە ڕۆڵێکی ویژی نینە زێدە لەورن لەور کەتینە وانە ڤە دیگەڕینن تینن عراقێ و پشتڕاژی دکەن سەرۆکێ پارتیە یعنی حرەکەتە ژێکە پەرسپەکتیفێوی ئەوەش ئاغا و شێخ و عشیرەتان نێنن لێ ئەو یەکی وساتینن مەلا مستەفا هەم عشیرەتە هەم ئاغای هەم شێخنژی شێخن نەقش بەندینە هون بەخۆ دەزان پشتی شەهیدبوونە مرنە عەبەیدوڵڵای نەهری طریقەتە نەقش بەندی دکەوە دەستی بارزانیان دکەوە دەستی عەبدولسەلام بارزانی ئیدی بەوی ڕەنگی چێ دەبە نەها ئەم کا vەگەڕن سەر مەسەلەیە بزاڤە ڕزگاریە نەتەوی بزاڤە ڕزگاریە نەتەوی بە کورتاسی ئەوەکو بزاڤێکی جڤاکی سیاسیە هەمە جۆرە و ئارمانجێوی دامەزراندنە دەوڵەتێکی سەربەخۆ ji بۆی نەتەوەیەکیە لە چارچێوێن سنوورن دیاریکری یا وی دەوڵەتیدا ئەنجی وی میلەتیدا و ڕزگاریە نەتەو لە ئارمانجن هەرێ پێشین یاوێ حرەکەتێ دادێ یعنی ئەو حرەکەت ئارمانجێوی نە ئەوەکو دیموکراسیە پێش بخە ئانجی کللتور پێش بخە بەر یا حتشتی گەرەک دەوڵەتێک ئاوا بە نەوسا ئەوە لە کوردستانێدا ئەو حرەکەت کەنگی هەبووە مرۆڤ هەگەر و بەوارە دەوارێکی نیو ئەکادیمی بە چاوێکی نیو ئەکادیمی لە مەسەلێ بنەڕێ یعنی ڕاستە حرەکەتێن یعنی بەریا کۆمەڵەیە ژێکاف کۆمەڵەیە ڤەژینە کوردستانێ ژێکاف و ژێرا دەبێژن بەریاوێ راپەڕین هەنا سەرهەڵدان هەنا لێ ئەو سەرهەڵدان ژغێنی عەبەیدوڵڵای نەهری ژ دەوێ کەسی مەسەلەیە کورد و کوردستان دەرنەکەتیە تەنێ عەبەیدوڵڵای نەهری ئەوجی لە مەکتوبێکیدا تەنێ ژ بۆی کۆنسۆڵۆسە بەریتانیا ئەس باوەڕم دشینێ بەحسا دەوڵەتی کوردی دکا کورد مافێوان هەیە دەوڵەتەوێ تەنێ ئەوە ژیێدنێ شێخ سەعید و ئەوانەدا ینی مەسەلەیەکی کوردی نینە مرۆڤ نەکاری ببێژە مۆتیڤە و شێخ سەعید پێ هاتی ئەعدامکردن مۆتیڤێکی کورد نەبووە نەخێر مۆتیڤە کورد احتیمالە هەبە هەگەر کو شێخ سەعید کورد نەبە احتیمال بوو ئەعدام نەکردبانە بەڕاستیژی ئەس بێژم لێ حرەکەتە شێخ سەعید بەخۆ حرەکەتێکی کوردی نینە ینی گەرەک مرۆڤ هەر کەس گەرەک vêyekê ڕاستتر ببینێ کۆمەڵەیە ژێکاف دەدەما کۆمارە کوردستانێدا مەگوت ئاوا دەبە حرەکەتێکی نهێنیە لێ لە هەر چاپارچە کوردستانیدا باندۆریویە و حرەکەتێکی سەرتاسەری یا کوردستانێ مینە پەکەکیە ئانج وسا ئیدا دکە ئارمانجێوی بە کورتاسی ئەوە کوکو و کوردستان گەرەک ببە یەک یعنی ئەو بەشین کوردستانی گەرەک نەمینن گەرەک بە کوردستانێکی سەربەخۆوە یا ئارمانجا دووەمین عەشیرەت شێخ و ئاغا نابە بچنە ناو سەرکردایەتیە کۆمەڵەیە ژێکاف چونکو ئەو شۆڕشان خرا دەکەن ئەو شۆڕشان چێ ناکەن و بێگومان دەبێژن ما تەجروبە سەرهەڵدانن بەرێ یەن کلاسیکی یا ئاغا و شێخ و عەشیرەتان وەرگرتنە ئەو دەبێژن زیزبوون یاخیبوون ئاسیبوون لە شای ئیرانی و لە سوڵتانە عوسمانی نایەوێ واتایە کووت و بەشێکی ژ شۆڕشە ڕزگاریان نەتەوی تو تەنێ یاخی بووی تو تەنێ زیز بووی تو تەنێ عاجز بووی ینی ئەف دەخوازن ئەو ئێڕشی سەر هەڵدانین بەرێ دیکەن
بە سەرۆکاتی ئاغا و شێخ و عەشیرەتە بلێت لێ تو لێت نەڕی بە قاسێک و مۆدێرن بووە دروش میێواندا مرۆڤ دەبینی هەنێکی حیساب ji بۆی پاژڤەڕۆتیا جڤاکێژیکردنە گاڤک و یەک تێناوانە وی مەجبور دکەن سوند بخوا گاڤک و سۆز دەدە سوند دخوا دەبێژە بە قورعان بە شور یعنی شمشێر و بە ئاڵا ئەسوند دخۆم سوند دخۆم سوند دخۆم یعنی قورعانجی خستنە نافدا ji بۆی و مەجبورمانە حیساب ji بۆی پاژڤەڕۆتیا جڤاکی و پۆپولیزم و دەسەڵاتداریە کولتوری یا مەلا و شێخانکریە هەنێکی ئەو مرۆڤ لێت نەڕێ بەگشتیژی بە قاسێک و تێگۆتن حرەکەتێکی چەپ بوویە و حرەکەتێکی دژی ئەمریکا بوویە لێ وسا خوێن ناکە ji بۆی و تو لێت نەڕی دەناواندا هەنە کەس هەبوونە پسنی ئەمریکادان هەنە کەس هەبوونە پسنێ بریتانیای مەزندانە هەنە کەسی هەبوونە پسنێ یەکەتیا سۆڤێت دانا یعنی خویا دەکات چش بۆی دەولەتێ باش بوویە ئەو کردنە وەک مەگوت درێ ئەو حرەکەت باندۆراوی چویە بەشێندنێ کوردستانی مەسەن ئیبراهیم ئەحمەد لە سولەیمانیە کاژیکە باشوور ئاژی کاژیکە کوردستانە عراقی چێ دیکە و دەناوە خۆدا زێدەتر مەسەن ئیبراهیم ئەحمەد بەخۆشی و دەردۆرێن خۆشی مەخصوص کەسێن زێدەتر بۆرژوازیە بچووک کوژ چینێن بۆرژوازیە بچووکن دەردۆری حکومتێکە لێ وەک گوت لێ بنان پشتی چەند ساڵن ئەو بەخۆ مەکتوب دشینن مەلا مستەفا داوەتی کوردستانی دیکەن و دیکەن سەرۆکی پارتیێژی مەلا مستەفاژی پشتی چەند ساڵن بە گۆپاڵان ئیبراهیم ئەحمەدژی دەردەخاو دەقاوەتینە یعنی تێکلیێن بۆرژوازی بچووک ڕەوشەنبیر و شاعیر و نویسکار و هونەرمەندان بە شێخ ئەنجی ئەم بێژن ماڵە بارزانیڕە ئەز وەک مینەک دەبێژن نەشرەتە ماڵە بارزانانی بێ لێ ئەم ماوەک مینەک بێژن بە ماڵە بارزانیڕە چاوایە مرۆڤ لێت نەڕێ نەهاژی هەنێک ستران بێژ هەنە مەسەن جارنا تێن ئەوروپای دەبێژن ئاو کوردە عراقی گەندەڵن کاک مەسعود چما و سادەکەی ئەف خیانەتە ئەف نابە لێ پشتی چەند ساڵان تو لێت نەڕی جارێکی چوو دەستێک کاک مەسعود ماچ دکات دەچە بەردەریێوی و پسنێک کاک مەسعود دەدێ هەواڵێ منی هونەرمەند ئەس ناخوازم ناوێوان ببێژم هونەرمەندجی یەکێکە و فکراندنێوی و فکراندنە کەسێکی کو لە چینێ بۆرژوازیە بچووک بێ وەک هەڤن بەڕاستیژی وەک هەڤن یانی دەوردا ئیسیقرار نینە باوەڕ بە خۆبوون نینە ئێرادە نین ئێرادە زەعیفە لۆ ماژی چوون ئیدی جاردن ئەو ئاغا و شێخ ئانین و کردن سەرۆکێ پارتێژی کە ئەم دیسە ژەمژارێ دوور نەکەون لێ پشتی چەند ساڵان بە تایبەتێژی پشتی کۆمارە کوردستانی دکەوێ ئیدی ڕیال پۆلەتیک ڕۆڵێکی پڕپڕ مەزن دەبینێ گوشار لەسەر کۆمەڵەیە ژێکاف دکە مەسەن وەک من گوت هەموو دنیا اتفاق کردنە کەسێن کو بە نازیان ڕانە و کەسێن کو دژی نازیانن اتفاقیوان ئەوە ئەم شارێکی وسا دەکەن ئەم مەجبورن شارێکی وسا بکەن لە پشتی وی شەڕێکی سەرکەت وەک جنگ ئەنجامێ جەنگی جیهانەیە یەکەمی نابە یعنی گەرەک دنیا ژنوڤە نێپارچەکردن ڕۆژهاتە ناوین نێپارچەکردن دەولەتێن و چێ نەبن و دەولەتێن کەون نەوێن هەڵوەشاندن سنوور گەرەک وەک خۆ ببینین لۆ ماژی پڕ زەختان لەسەر حرەکەتە ژێکاف دکەن داک و دەفژوێ سیاسەتی بەردن و حرەکەتە ژێکاف لۆ ماژی دەبە دوو پارتی ژێ ئاوا دەبن حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کو نەهاژی مایە بە سەرۆکاتی قاسم لەو شەڕەفکەندی و نەها هەنێکی دنێ ئەو پارتی دیموکراتی کوردستانی عراقی بە سەرۆکاتیە ئیبراهیم ئەحمەد و حەمزە عەبدوڵڵا کو پشتران بە وەک مەگوت مەلا مستەفا داوەتکردن و ئانین کردن سەرۆکی پارتیا خوا حتا نەهاژی پارتی دیموکراتی کوردستان مایە عراق ژێ ئەو کردنە ئەڤ یەک یعنی جیۆپۆلەتیک وسا کرد و ڕیال پۆلەتیک وسا کرد و هەر کەسێک فام بکە کو مەسەلەیە کوردی دەناوە چار پارچەیاندایە چار دەولەتاندایە یەک مەسەلەیە کورد نینە چار مەسەلەیە کوردن ئەڤ ڕیال پۆلەتیکە و ڕاستیا خۆشی هەنە و بوویە حەقیقەتێکشی کەسێکی کو لە سەروێ ئینک ئیسرار بکە و تشتێکی وسانینە داویەدا احتیمالێک و سەختەکاریانژی بکە ئەس بەحسا وێ سەختەکاریەژی دکە کو چ سەختەکاری ژێ دەردەکەون ئەگەر کو فرسەت نەبوو ئەزێ بکەم بەرنامەیە دوێمین لە بەرنامەیە دوێمیندا زێدەتر vێکی ڤەکەم لێ وێ دەمێ بزاڤە ڕزگاریان نەتەوی یعنی حرەکەتێن پارتیەن ناسیۆنالیست پارتیەن نەتەوەپەرستیەن کوردان گۆڕتنێکی دنێ چێ دیکەن کو
بە گۆڕتنێکی دنێ دەناوە بزاڤ ڕزگاریە نەتەوی چ دەکەن وەک مەگۆ بزاڤ ڕزگاریە نەتەوی ئەوە کووت و داگیرکرد ژە وڵاتی خۆ دەرخی بە داگیرکەڕە نەڕوونی بە داگیرکەڕە نەبێژی ئەس دەخوازم بە وەڕا بژیم نەوسە لێ حرەکەت چ دەکەن حرەکەت دەچەن دەزانن و سەرخۆبوون شتێکی ممکن نینە پڕ زەحمەتە ji bo ku çar dewletin yek dewlet nîne ji bo ku hêzekî ku li pişt Cezayîr bû dideme şorşa Cezayîr li piştenîne hêzekî li pişt şorşa Vêtnamê bû niha li piştenîne hêzekî li pişt şorşa Kubayê bû dîsa li piştenîne û Kuba yek Kuba bû Vêtnam yek Vêtnam bû Cezayîr yek Cezayîr bû lê Kurdistan çar Kurdistan û çar dewletên bihêz jî viya kontrol dikin loma jî dev ji سەرخۆبوونێ بەردان لە پرۆگرامی هەمیاندا ئۆتۆنۆمی ئانجی خودمختاری هەیە وێ دەمێ لێ تشتێک و دەفژێ بەرنادەن چییە؟ دوو تشتن یەک سیلاح دەستێواندا دەمێنێ دوو دەبێژن داگیرکەر ژوان دەوڵەتانڕ ئێ باشە داگیرکەر تو چما ji داگیرکەر ئۆتۆنۆمی و خودمختاری و فدرالی و کۆنفدرالیە دەخوازێ تو چما ji داگیرکەر دیموکراسیە دەخوازە یعنی سلۆغانێ پەدەکەیان هەردوو پەدەکەیان چیە دیموکراسی ژوەی ئیران ئەن عراق خود مختاری یعنی ئۆتۆنۆمیش بۆی کوردستانە عراقی ئەنجی کوردستانە ئیران نەوسە چمە چوو دیموکراسیش بۆی داگیرکرد دەخوازی مادەم داگیرکەرە جەهەنەماویکە داگیرکەر نەوستا تو بە داگیرکەڕ چاوە ئۆتۆنۆمی دەخوازێ چاوە مرۆڤ داگیرکەڕ دەبێژێ ئۆتۆنۆمی بدە من ئەس دەخوازم بەتەڕا بژیم ئەم دەخوازم بە هاوڕە دەناوە جڤاکی دیموکراتیک دابژین نەخێر نابە لێوسا دەکەن لێوسا دەکەن و چەکژی دەستێواندایە باندورە vêyekî nihajî heye nihajî tu lê dinêrê denava hereketa meselan pekekê de behsa demokratîzekirina Tirkiyeyê dike lê dîsan jî çend evê wan hene mirov nekare bêje berpirs sampatîzan ji bo ku berastî wezîfeya wan nizanim lê gelek kesî mîna Kak Zubêr Aydar û wana hene meselan niha jî dibêjin dagîrker û dagîrker dagîrker û dagîr çar dagîrker Iraq jî kirine dagîrker ku destûra bingehîn ya Iraqan û ji aliyê Celal Talabani hatî nivîsandin Mam Celal baş e lê destûra ew nivîsandiye dagîrker ew çawa çê dibiya paradoksê pir mezin hene dîsan jî çek ê madem tu otonomiyê dixwaze madem tu demokrasiyê dixwazî ew çek destê te da çi ye dewir de paradoksê pir mezin çê dibin divê guhortinê sala pêncî de sala pêncî û şêstî de yani tu serxwebûnê naxwazî lê tu dev ji mîtod û materyalên bizava rizgariya nîştîmanî netewî bernadî yani bizava rizgariya netewî jî li gor xwe eyarkirine ku berê de şorşa Cezayîr de nebûye Cezayîrî dibêjin an mirin an jî derxistina dagîrkeran û 1 milyon şehîd didin Vêtnamî aynên wisa yani Vêtnamî qebûl dikin be Emerîkiyan raronin bêjin ka hûn hinek mafê me bidin me bila ciyekî we jî hebe li Vêtnamê ne dibêjin destpêkê here derve kengî tu temamen çûyî derve em dikarin biaxivin kengî me dewleta xwe çêkir em wê demê diaxivin Cezayîrî wisa diaxivin heta tezmînat jî qebûl nakin ji Fransa dibêjin tu here derve piştre behsa tezmînatê bike ji Emerîkiyan aynî wisa dibêjin piştî ku Emerîkî derxistin li Vêtnamê دوورا پشتی چەند ساڵن هێدی تکلیە خۆ چێکردن و ئەمریکیان ژی گوت مە زۆڵمەکی مەزن لەوە کریە کە ئەموەرن مەکتەبێەوە چێکن نەخۆشخانەوە چێکن جادێنەوە چێکن دائیرینەوە چێکن و چێکردنی حتا نەهاج چێکردنە ئەس نابێژن دیسانجی ڤێتنام بە ئاوایەکی ژە ئاواییان لە من باندرا ئابووری یا ئەمریکا ینی داگیرکردی بە ڕەنگەکی دنێ بەردەوام دکە لێ ئەس مانتالیتەیە کوردان لێ بنەرە ئەو چەک چما دەستێتدایش بووی ئۆتۆنۆمی چما چەک ئێنەها گەرە کەس دەبێژن مافێمە نادەن ئەم چ بکەن چەک دەستێتدایە چا مافێتە بدەن چەک دەستێتدایە ژ بۆی و چەک دەستێتەدا بێ هەگەر تو کوردی ئیرانێ بیت و مەجبوری پشتی خۆ بدەی عراق نەوسا پشتی خۆ بدەی سەدام ژ بۆی تو نەکەی شەڕی ئیرانێکی و قاسی مەزن بکەیت ئیران تحدی ئەمریکا دکە تحدی ئیسرائیل دکە تو چاو دکاری شەڕی مەجبوری تو پشتی خۆ بدەی عراق تەمام ئەمە عراقجی وێ دەمێ عراق سەدامجی دوژمنە ئیرانیە هەموو میلەتین ئیرانێ بە کورد و ئەزەری و فارسجی بە عەرەبجی بە بەلوجیژی وێ دەمێ عراق وەک دوژمن دەبینن تو لە چاوێ vê میلەتی بە تایبەتێژی ئەو میلەتا کو ناسنامەیاوی ناسنامەیە مرکزیە مەسەرەن ئەم بێژن فارسین ئیرانی ئەنجی ئەزەریەن ئیرانی تو دە چاوێواندا تو دەبی خائین ji bo ku îran di zehmetiyan daye bi Iraqê re şer dike tu jî diçî alîkariya Iraqê dikey
ji bo ku bê Îranê dagirî bike newisa çawa mafê te bide mafê te nade lê heger ku ezeriyek ku ew tiş nekiriye li perlemana Îranê de daxwaziya mafekî wisa bike kes li hemberî wê ranabe bêguman tedbîr werdigirin dibêjin bila ew negêje astê cudaxwaziyê her dewletek wisa dike dewletekî herî dîmokratî wisa dike gerek ev yek berastî baştir bêfamkirin yani bêguman hinek tişt hebûne ku wisa li Kurdankirina çek helgirin tenê daxwaziya wan nebû daxwaziya wan hebûye û armancê wan jî ew bûye wek min got desthilatekî wan hebe bêje ew desthilat li gund dibe an jî li bajêr dibe heger ku li bajêr nebû ez ê herin dûsê qilêşan helgirin biçim gundekî bibim axeya gund heta ew gund vala jî be gelek care gund vala bû em zarok bûn diçûn çiyê me dît pêşmerge li wir bûn esa kaniyê dironîştin kaniyekî vala dengê çûkan jî nedihat gund hemî vala bûye hefteş pêşmerge li wir bûn ê digotin dewleta me ev e lê binire ez niha jî li ser vê kaniya ronîştî me wek axeyan û hesabê kesî yak bîsfîngek jî kelekê xwe danî bû yani mantiq ew e lê dîsan jî dibe ku serheldanên ku bi avayekî pir zalimana hatine perçiqandin bandorê wan jî hebe mirov gerek vê jî behez bîne lê gelo serheldanên hebûn çi qasî li gorî real polîtîk ava bûn çi qasî têkiliya wan bi Kurd û Kurdistanê ve hebû çi qasî tedbîrên xwe wergirtibûn ma mesele tenê ew e bi navê ez ji bo Kurdan xebat dikim ez ê herim çiye û her tiştî xirab bikim û piştra jî gava ku ez şikestim qet hisaban nedim mîna ku li referandumê hat kirin qet hisab dan qet hisab nedan mîna ku li şerê xendeq hat kirin قد وحساب ده وقد حسابك نده ما حسابك بيست كيجان شو حساب ده عيني كاس كاري خو بردوام ناكن بردوام دكن خو راس خو جما زيد راس نابين راس تردبين ما وكسي تافلي هبو نزانو بعقل نابين ما وك خاين نابين ما وك خاين هموش اي ريفراندوم تشيجي اي خندق تشيجي وصل مدنر ارجي كولتورة كي شر رزقايا نتبي تشكداريا كوبا دماكو شكستيا گەماکو سەرنەکەتیە گاواکو کەتیە ناوە تراومەیانژی هێژی دکێ منەت و خۆفەرز دکا و میلەت ڕەهینە دەگرێت چۆ ڕەهینە دەگرێت قەوارەیە ستاتوێە هەرێما کوردستانێ vêja ew statûya Herêma Kurdistanê weqasî popülîst bûye kesekî ku PKK'liye jî her roj li statûya Herêma Kurdistanê bomba û ajan li serê wî tên barandin ev jî gavek hat ser televizyonê mecbûr dimê ka em statûya Başûrê Kurdistanê biparêzin lê statû rehîneyeke mezemeyeke materyalekî rehînekirina civakê şehîdperist şehîdperistî bikirina materyalek ji bo rehînekirina civakê ez heqaretê li şehîdan nakim ê ku heqaretê dike ev min li bernameya berê da got sala 1991 beriya ku ew em me fesad û gendal bikin çûn malbata şehîdan gendal kirin gotin kawerin em çi qas periyan bidin te şehîdê senger periyawî zêdetir bûn ji şehîdên na senger senger yanî mewzî lê binirin mesela ew pêşmerge materyalekî rehînekiriniye muqeddeskiriniye lê karê pêşmerge çi ye gelo pêşmerge gava ku îran bê sinûr dikare mermiyekî bavêje nexêr gava ku Tirkiye bê sinûr dikare mermiyekî bavêje nexêr gava ku Daeş bê şengarê dikare mermiyekî bavêje dîsan nexêr ew pêşmerge çi ye ew pêşmerge tenê amrazeke ji bo materyaleke ji bo ku ew li Bexdayê weqas milyar dolaran bixwaze yek du gava ku min devê xwe vekir behsa dîmokrasiyê kir gava ku min got şorişa rizgariya netewî li Kurdistanê de belayekî mezin e problemekî mezin e û civakekî bêçare ava dike û dixwazin bi navê vê şorişê serê me û destê me kelepçe bikin dê ji min re bêje bênamûs şehîdê min hene me şerdaye pêşmergê me hene tu heqaretê li pêşmergeyan dikî tu heqaretê li ala dikî hezaran dolar dana Kurkê Qazî Muhammed Kurkê Qazî Muhammed li Almanyayê bû ez barim sala par bû rehmet kir hinek ehtiyacê wî hebûn ji bo ku Kurê Qazî Muhammed Elî Qazî piştî ku bavê wî îdam dikin hem rejêma Îranî bavê wî îdam dike hem jî wî dişînin dikin memûrekî konsolosa Îranê li Berlînê û li gorî hinekan bergiyek destê me danîne ha li gorî hinekan dibêjin ew ajantî kiriye li wir li ser
پارتیزانان ئاژی لەسەر ئینسانن سیاسی کو لە دەرەوە دژیان لێ هەنێکجی دەبێژن ئاریکاریە خوێندەوانانژی کردە دەبکو هەردووژی کردن ئەمووی نزانم لێ بنڕن پشترا ژ کۆنسۆلۆسی دەردەکە بە ئاژی دەردەخە نزانم تیجارەتی سیلاح دکە بە مافیارە تیجارەتی سیلاح دکە لە ورداژی سەرکەتنەک چنان پشتڕای دیوەخاناوی هەیە دیوەخانژی پێویستی بە خزمەتکارە و چای و قەهوە و جغارە و نزانم ئەلکتریک و غاسیە نەوسا لە ئەوروپای چ دکە گەرەک پارە پەیدا بکە ئاڵەیەکی کوردستانە چێ دکە و ئەنجی ئەو ئاڵەیەک و پەدەکە ئیدا دکە قازی محەممەد داوی دخێ بن چەنگی خود چاولێرێ دچاولێرێ ببورین تەندروستیان نەتەمامە ئەس نەخۆشم ئەو ئاڵا دپێکی دخێ بن چەنگاخە و دچە پەرلەمانە هەولێرە دەبێژێ قازی محەممەد بەدەستی خۆ ئەو ئاڵا تەسلیمی مەلا مستەفاکی وەک ئامانەت ئەم لێ دەنەرن ئەو ئاڵا ناو ئاڵەیە کۆمارە کوردستانیە عرض و عاسمان جودابووناوی هەیە و ئەم لە بەلگەیان دنەرن تەنێ سێ مەهبەریە تێکچوونە کۆماری قازی محەممەد جارێکی مەلا مستەفا دیتە و مامۆستا حەوێزی کە لە کێوی بووە مامۆستا حەوێزیژی بیرانی نێخۆدا نویساندنە دەبێژی لەوێ ڕوونیشتنێدا قەت تجارن بەحسە ئاڵا نەهاتێ کرد یعنی ئەو ئاڵەیە ئەو ئاڵاژی نەها لەسەر سەرێ من دینانە گەرەک کوچەوە مسلمان سوزدە دەبا ji بۆی خودەیەکی و ئەو خوددا بەخۆشی ناس ناکە منژی مەجبور دەکەیت و سوزدە بم ji بۆی vê ئاڵایە دەبێت ئەو ئاڵەیە کوردستانی تەمام ئاڵەیە کوردستانی ما قبول تەمام لێ تو چما بە ناوێ vê ئاڵایە دخوازی من ڕەهین بگری حتا چەند ساڵی دەنێ و کارێ من برچی بوون ڕێفراندۆم شکست ڕەڤین دیالۆگێن ڤاڵا بە حەقی من نینە بپرسم هەگەر مەسەلە شەڕ من ژوە زێتر شەڕ کردە هەگەر مەسەلە خوێنە منژی بە قاسیەوە خوێندایە ئەس ناکەم منەجی وەز نابێژم کارێکی ڕاست بووژی لێ هەگەر و مەسەلە قەهرەمانتیە هەر کەسی قەهرەمانتی کردیانی لێ تو چما لەسەر سەرێ من دکەی منەت لەفردا مرۆڤ لێ دنەرێ مەسەلە ئەوە یادنێژی داگیرکاری وەکمە گوت لە داگیرکاریەداژی پرزگرێک پڕپەڕنیان یەک ژالێکی تو دەبێژی داگیرکاری و ژالێکی دەبێژە بلا داگیرکەر بەمەڕا ڕوونێ بلا داگیرکەر مافێمە بدا ئەم ئاشتێ دەخوازن ئەم دەخوازن بە دیالۆگ پرزگرێک چارەسەر بێت تو چوە بە دیالۆگ دەخوازی مادەم داگیرکەرە یانژی داگیرکەرە وڵا لە لۆ زانێدا کوردستان داگیر کردبوو نەخیر نەوسایە درەوە دیرۆکەوە دیرۆکەکەی سەختەیە دیرۆکەکی نەڕاستە بەریا لۆزانێژی پشتی لۆزانێژی عەشیرەتێن کوردان شێخی کوردان ئاغای کوردان مەلەیە کوردان چینێ زۆر پێک ئانینە ئێدنێ ڕعیە بووە ئێدنێ پەز و جەرەب بوونە جڤاک پەز و جەلەب بوونە کرمانج بووە جۆتکار بووە دەوێ خۆڤە نەکریە ڕعیە بووە عەشیرەت و ئاغا و شێخ و مەلا بەردەوام خواستنە بە دەوڵەتە عوسمانی ڕابمین حتا پشتی وێ عوسمانی هاتی خستن کۆمارە تورکیای ئاوا بووە ئینگلیز شێخ مەحموود ڕا دەبێژە ئەس دەوڵەت هێشترا چێ دەکەم ئەزێ باڵەفرخانەیە بکەم لە سلێمانیە و ئەزێ عسکەرێن تا پەروەردە بکەم کو ببن پیلۆت وێ دەمە پیلۆتە دنیایدا تونەیە دنیادەنەمانە شێخ ئێمە دەچە دەبێژە نە ئەس دەخوازم بە دەوڵەتە عوسمانی ڕاوی عوسمانیژی نەمایە ئەتا تورکە مەکتوب ئەتا تورک ڕا نویسە ئەو مەکتوبی ناژی هەیە ئاپارتمان دەخوازە لە ئیستانبولی ئاپارتمان خواستە ئەو شێخ مەحموود ئێنەها فۆتۆڕافیوی لە سلێمانیە مەسەلە ئەوە یعنی ئەو شێخ و عەشیرەت بە خواستا خۆ خواستنە بەردەوام لە جەم سەفەویان و لە جەم عوسمانیان بن پشتی وێژی بەوی ڕەنگی بووە سەرهەڵدانێن و دەما عوسمان و سەفەویاندا چێ بووە تەنێ یەک ناوەڕۆکەوی یەک ئەڤنە چیرۆکی ئاپۆ ماپۆنا بە حەزاران کتاب لە سەروێ هاتنە نویسانە بەریا ئاپۆژی ئاپۆ ژوان گرتیا گاڤاک و ڕژێم ساڵتەنەت شاه دەسەڵات نەدایەوان ئان بەشێکی دەسەڵاتێوان برنە ئانژی بەشێکیش دەسەڵاتێوان کێم کردە وێ دەمێ ئەو ئاغا ئەو شێخ ڕابوونە سەرهەڵدان نەکردە سەرهەڵدانژی تەکلیەکی خۆ دوور و نزیک بە کوردبوونێ نەبووە لەسەر کوردبوونێ نەبووە هەموو سابوونە
لۆ ماژی ئەو حکایەتن کون چێ دیکەن و ساڵێکی خۆت هەر ساڵ جارێکی خۆت دەچڕین و خۆت دڕین وەقەس پەرە کۆم دکەن و دشن جەنجەم دونەرچی و پیزە چیان باکوور کامپانیا ژوان دەستین و ئەو پەرە دبن لۆزانەی دخن ناو هوتێلێن 5 ئەستێرە 6 ئەستێرە وەڵا تعدایی لە کوردان کردنە لە لۆزانێدا حسابێ کوردان نەکردنە کوردستان پارچە پارچەکردن ئەو داگیرکردن هەرچەند پارچەی کوردستانی بەوێ ڕەنگی نابێیان ئەدڤۆکاتێکی شارەزا ژە یاسایە ناودەولەتی و خەڵکی کوردستانی نەبێ وا تشتانە ببینێ حەنەکەی خۆ بەوە دیکە دەبێت دین بوون لۆ ماژی یعنی بزاڤە چەکداریە کوردی منتیقا بزاڤە ڕزگاریان نەتەوی هێژی ژە خۆ خلاص نەکردن تەنێ سەرخۆبوون دانە عالیەکی ژ بکن نەکارن سەرخۆبوون هەبە ئەو دزانن ڕژێم بەوانڕە ناڕوونن دەولەت بەوانڕە ناڕوونن کەس بەوەڕ ناڕوونن نە لە دەرەوە نە لە هەندورە لۆ ماژی ئەو سەرخۆبوون دانە عالیەکی لێ مانتێق ئەخلاق تربیە هەر تش وەک بەرێمایە و لۆ ماژی لە پێشیا پێشکەتنێک دنێ لە پێشیا ڤەکردنا ڕێکێک دنێژی قەت دەریەک نەهێلانە داگیرکەرێتە جێ داگیرکەری ئیرانێ نزانم چ بێ ڕەنگی نابێن لۆ ماژی ئەگەر هون دەبێژن ما چ بکەن مافێمە نادەن فلان دەبێت دەستپێکێدا کورد ئەو جەسارەتێوان هەبێ دیرۆکاخوا ڕەخ نەبکەن و هەمی کورد بکەن دیرۆکاخۆ ڕەخ نەبکەن حرەکەتی خۆ ڕەخ نەبکەن و چەکی خۆ ئەو چەک دەفجێ بەردن ئەو نەمعنایە تەسلیمیەتە ئەزەری تەسلیم نەبوون ئەزەری ئیران قازانج کرد فام بکەن تەسلیمیەت ئەوە کو تو مێژیا خۆ دەناوە چار قەفەزان ئاسی بکەیت تەسلیمیەت ئەوە تو بێعەقڵ بی و بە بێعەقڵێتی بمینێ و کەرژی نە ئەوە کەسێک لە گۆڕی پارتیە نەئافری تو ژەرابێژی کەر ئەوەکو پارتی بارێک لە پشتێوی بار کردە و نزانی دەوێ باریدا بارێ سەر پشتێوی چ هەیە ئەو کەرە جودابوونا کەرێ و مرۆڤ ئاوە مرۆڤێکی شیار فەرقێکی خۆنینە بە کەرێ مەسەلەن جڤاکژی جڤاکێمە گاڤک و ئەم زاڕۆکن هێدی بار دەخێ پشتێمە وسا نان بخۆ وسا جران لەبەرکە وسا سڵاوێ بدە وسا نمێژێ بکە وسا هەرە عسکەریە وسا ببە پێشمەرگە وسا ببە ئالیگرێ فلان پارتی وسا نەبە ئالیگرێ فلان پارتی تەمام یعنی بار دەخێ سەر پشتێمە نەوسا ئەم نزان ئەو بار چ تێدا هەیە یعنی ئەم کەرن لێگاڤاک و ئەم شیار دەبن ئەم هەنێک بارانش خۆ داوێژن هەنێک بە ئەو ئەزلێت من هەنێک بار لەسەر پشتێ منن ئەو بار من نەدایە سەر پشتێ خۆ ئەو حەزوی باری ناکەم داوێژن هەنێک بارژی ئەس بە ئەس هەڵدەگرم گاڤاکو تو دشی زانینگە هەیە کللتورێکی دێتە زانستێکی دێت ئەو زانست چیە زانستە دەوڵەتە نەتەویە یاوی وڵات بخێ سەر پشتێتە نەوسە فیزیا وسایە کیمیا وسایە ئۆل وسایە فلان لە گۆری وێ دەولەتێ و تو گاڤاکو تو شیاربی هەنێک باران هەڵدەگری قبول دەکەی هەنێک بارانژی قبول ناکەی کەر ئەوە لێ کەرێمەی پارتیزان هەنا ئانجی کەرێمەی دین ئۆلدار هەنا ئەو بارێ لەسەر پشتێوانە نابینێ و ژە کەسێکی ڕاکو ژە پارتیاوی ژە ئۆلێ ڕاوی ژە جوواکێ ویرا ژە حرەکەت تا وێرا ڕەخنیان دیکە ژەڕا دەبێژە کەراتی ئەمەکە و کەر حەقارەتی لە کەرێژی دیکە و ئەو لێ بنەرن ئەو بزاڤ ڕزگاریە نەتەوی هەنێک سەختە کاریەویژی هەنە مەسەن دەبێژە کوردستان یەکە باشوور باکوور ڕۆژهەڵات یەک نەوسا لێ دەورداژی سەختە کاریانە مەسەرەندا ما ڕیفراندۆمێدا کوردێ باشوور ژ بووی کوزانی بوون دەستورە عراقی خوێندە بوون و زانی بوون عراقی چدایە کوردان و عراقان و سفرەیەکی زێڕەیە ژ بۆی کوردان ڕاخستنە لۆ ماژی کەس پرۆپاگەندە ژ بۆی ڕیفراندۆمێ نەدەکرد لێ نەدیوێریانژی لە هەمبەری دەرکەون خۆ بەدەنگ دەکردن ئانژی بەرژەوەندیەوان بە پارتیان دەسەڵاتدا ڕاهابوو خۆ بەدەنگ دەکردن پەرێ خۆشی دستاندن و خۆ بەدەنگ دەکردن ئێژ بۆی ڕیفراندۆمێ احتیاجیەوان بە پرۆپاگەندە هەبوو چ دەکردن کوردن ڕۆژهەڵات ئانژی هەنێک کوردێن باکوور داهینە سەر تەلەڤیزیۆنان داهین سەرجادێ ها ڕیفراندۆم مینە شینێ شیعیان هەیە لەسەری خۆ دەخن ها ڕیفراندۆم وسا دەکردن یەکگرتنە کوردستانی ئەوە ئانژی گاڤە کو دەبێژن کوردیەکن باشوور و باکوور و باشوور نینە تینە پارتیەکی سنیگەر ئانژی ئالیگرێ مەزهبە سنی کو لە ئیرانی دژی ڕژێمەکی خەباتێ دکە ئەو ڕژێمژی شیعەیە
تیوی راد تیوی تینی وی تینی سر تلفزیون آنجی پرد ده دخل سر سوسیال مدیای لدیجی پارتی کدنی بکاردینی ها جمیل بایق شیعه ها دوران کالکان شیعه ها لاهور شیخ جنگی کرکوب تسلیم کرد ها فلان نوسا سخت کاری که پر مزن هیا گاوا کو تو بیجه کردستان یک پارچه دناوا پکه کده او سخت کاری هنه کمتره لی با آوایی کی دنه هیا شوا پارتیان جبو هر چه پارچان چه دیگه نوسا لی او پارتیان هر چه پارچان کو بخو دناوا پارچه کی ده از بر پرسیار بومته ده اراده کی و پارتی نینه پارچه هری کو زده اراده وی هبه کادری وی زده هبن و کادری وی زانه هبن روز آوایا نوسا کو نزی پکه کبه لی لروز آواجی لی بنره بقاسی کو روز آوانه ها نیف دولتا لی دور داجی تولید نری دو اداره هنه شو دو اداره هنه خسریه ديمقراطيك هي مظلوم عبدي وصالح مسلم ونظام كيو سروكاتيه بيدكن لي اداريه يجي لبن عرضيه هي ميناك خسريه ديمقراطيك ازنه انا كسي از دجمني انا كسي معها از انا كسينين لغورمن از انا كسي محكمه جديده لي از ميناك دم خسريه ديمقراطيك ازن ديوان او اوفيس كيف بدكن لي الشاف جنجن شورجيرتن و اوفيس الشوتي خسريه ديمقراطيك اسايش ازن دنوان كو خونيشاندانكي بكن جنجن شورجيرتن لوي علي بكيران لواندخ افتشيا اف نشان ددا كولور دو دولت هنا كادرين باكور لبشت برده ج كادرين روج افا روليوان زيتره از وكي معناه كي نادمي ودور دا سخت كاريكي شو شد انجي باجاك جبوي چنده بيكو لروسرات كردستان شورج بكا انجي خبات بكا كار بكا اي بشتي بهار عربي كا باجاك مايا باجاك چدكا لكويا دستوي داجي سلاح عجايبه يعني نوسا عجايبه داخل انك صالي جاري دوسه داخل انا بيدنو ودنا تحتي لك دانا او تحتي الكنجي دا يايده مروف هيجي نزانه انجي حركه تاوان لكردستان العراقي تولد ناري مثلا حركه كاري اوج بكردستان العراقي كاربكا برزيكا كردستان العراقي كانت شنا برزيكا كردستان العراقي ننتبه برزيكا كرد شعر سربي العراقي برزيكا بنابي برزيكا كرد العراقي تنيا هبو برزيك شعر سربي دستور هي چه برزيك سرو كوماريتا كرده وزير الدرفه كرده نظام چيتا كرده 10,000 پێشمەرگە بەرداوام لە بەغدای هەیە 6 هەفتەیەک ئەندام پەرلەمانێتە لە ورهەنا و بە 20 پۆستێتی سەرەکی یا دەوڵەتە عراقی لە وردا هەیە چه پرزگێک تنێە دەناوە عراقی و هەولێرەدا پرزگێک هەیە پرزگێکە پارەیە ئەو ژینە پرزگێکە کوردە پرزگێکە کورد چارەسەر بین نەوسە لەوەر چه پرزگێک هەیە پرزگێکە موچە نادێ مامۆستایان ڕۆژنامەوانان دەکوژن ژن تێن کوشتن ئێکارێ تەفگەڕێکی ئاپۆچی لەور گەرەک ئەو بە لە سەرفان پرسانە کار بکە لێ کارێوان چییە کارێوان لەور بایرەق و ئاڵەیە هەدە پێ بلندەکە بایرەقی پێدێ بلندەکە بایرەقی ژینە ئەمینی بلندەکە یو کارێتە ناوە کارێتە ئەوە کوتو لەور خۆنیشاندان چێ بکەیت چناکە چما چناکە دەوردە دوڕوتیە ژ بێگو تەکلیێوان بە ئەو تەنێ لە هەرێمە یەکێتیەنە لە هەرێمە پەدەکی ئیزنێوان خوێنینە لە هەرێمە یەکێتی هەنا چاوا بکە یەکێتیژ ڕۆژنامە نویسان دەکوژێ مینا پەدەکی یەکێتیژی کارمەندان برچی دکە مینا پەدەکی یەکێتیژی لە هەرێمە یەکێتیژی ژن تێن کوشتن لە سەدەما بە سەدەما پەروەردەیە کوردایەتیە لەورداژی یەکێتی بەرپرسیارە لەورژی دزی تێکردن لەورداژی یەکێتی بەرپرسیارە ئەو نابەش بێک و یەکێتی دۆستێمەیە تو لێ دنەڕی گاوا کوکو کورد یەک بن کوردستان یەک بێ و یەک پارچە بۆ فەرق نەبێ چه سەختەکاری چێ دەبن هەواڵی من وانە هەمی نەخۆشیێن حرەکەتا ڕزگاریان نەتەوینە کو دەولەتێن دنێ وڵاتێن لە وڵاتێن دنێ گەیشتە ئەنجامەکی دەوڵەتی خۆشیەکەن لە وڵاتێمە نەگەیشتە ئەنجامەکی دەوڵەتجی چێ نەکردن چێ ناکێژی و دەفژە سلۆغانەوی بەردانە هەمیان دەفژێ بەردانە ها یەک و بەکارتی من جار ناجار ژ بۆی سەختەکاریەیە کو دەما ڕیفراندەمێ بەکارانی هەمووژی دراوان دەکەن و هەنە کوردژی هەنە بەتاڵ و حەتاڵ بێ ئیشە مارجیناڵە نەکارە خەبات بکە نەکارە کارێکی دنێ بکە دەبێژە وەڵا ئاپۆ نایری دەوڵەت چێ ببە
دەورداژی سەختەکاریش خۆ هەری مەزن هەیە خۆزیە ئاپۆ 40 ساڵ بەریانەها ئەو تشت گوتبە خۆزی ئەس دەبێژم ئەو جەسارەت کردبە 40 سال بەریانەها ئەو تشت گوتبان ji sala 93 şûn ve ew geşbû qenaetekî wisa lê cesaret nedikir pêngav binê ez berewajî we difikirim partiyên Kurdan hemî serxwebûn û tiştên wisa hatine havîtine aliyekî tuneye nabe jî rast jî dikin ku nabe lê gerek wê demê mantiq û metod û materyalên şoreşa rizgarî netewî ku çekdariya ku kultura çekdariyê ye kultura şehîdana şehîdê me hene kultura xwînê ye kultura tundutûjî ye kultura nêrsaziyê ye kultura berrehînegirtina civakê ye dev ji wê bêberdayîn heger ku dev ji wê bêberdayîn wê demê civaka Kurdî dikare pêşkevî û pêngavên pir mezin tên avîtin min dirêj kir lê bibûrînin ez bawerim bikim pêwîst bû ez dîsa dubare dikim hûn va peyvana ji devê kesî nabîsin ji bo ku ditirsin ji bo ku televizyon ku hemî televizyonê partiyanin wan carek din neynin ser televizyonê hevalê rewşenbîr ditirsê çawa bê televizyon bimîne hevalê rewşenbîr eger dijminatî hinek partiyan jî bike gerek pesnê yekî bide ji bo ku li ser vê televizyonê cêwî hebe rewşenbîrê Kurdan wisa loma li nava civaka Kurdî rewşenbîr qet tune ye ez bawer nakim însanekî ji bo televizyonê wisa bike wisa bifikre ew ne rewşenbîrî yek ya duhemîn kesekî ku ew dîwarên derdorê mêjiyewî hatine avakirin nirûxîne ez wî rewşenbîr nabînim rewşenbîr li gorî min ne ava dîplomawî heye tune ye kerek jî dikarî dîplomawî hebî li Kurdistana Iraqê de hera ew ofîsê navçe û liq û malbendê yekêtî û pedekê tije doktorat û master û nizanim çi çi herîkê qerabatekî wanê qas mezin heye lê wane mêjiyê wane vekey berastî ez heqaret li kerê dikim mêjiye kerê ji mêjiyê wan gelek gerek zêdetir zengînî têda ye yani rewşenbîrî ne dîploma ne xwîndina ne qeravata ne zimane jî rewşenbîrî yek tişte ku tu dîwarên derdorê mêjiyê xwe bişkînî û bikare li her ciyekî de tiştê heq çi ye wî bibêje heq çi ye rastî çi ye wî bibêjî û hîsab nekey kî ji te re aciz dibe civak ji te re aciz dibe civak aciz dibe aciz nabe cehennemawî ke çi îşên bi civakî ye wala civaka olî ji min aciz dibe bi cehennemawî ke çima ji min aciz wala partî ji min aciz dibe cehennema partiyeke ji min aciz dibe aciz nabe kî slav didê min kî slav nadê min kî li min dixa sibê kî li min naxa ew kengî pirsgirêkê min e gerek mirov vê yekê bibêje û wê demê tu hewil didey bibî rewşenbîr hewil didey tu bibî rewşenbîr lê niha wek min got kesekî ku cesaret bike bi avayekî wisa biaxife berastî jî kêm ji xwe li ser televizyonê partiya qet nabînî rojnamevanê wan qet nabînî êdî akadîmî û mekadîmî û komala û dernek û nizanim çiyê wan her dev jê berde hunermendê wan dev jê berde ji bo ku min kesayetiya hunermend jî vekir hunermenda Kurdî çawa ye eger ku we hemî bername bedîqet ve godar kiribe loma jî tiştê ku li vê bernameyên tê gotin li bernameyên dinê li televizyonên dinê li kanalên dinê hûn nabîsin ji bo ku ew li qelebalixiyê digirin ez jî qelebalixiyê naxwazim heta bernameyekî din slav û rêz lê ji bîr mekin ez layîkê we naxwazim eger pirsyarê we hebin ser çavan ji pirsyarê we naravim eger pirsyar be bi kurdiyekî baş binivîsin û nîşana pirsiyarkelekî bîdin layîk û mayîkê we naxwazim slavê we jî naxwazim ser çavan lê tiştê ku ez ji we dixwazim van vîdyoyane ji dost û hevalê xwe re belav bikin bigêjînin bila bibînin bila hinek dîtinên cuda bibînin dibe ku sedî sed be min re nebin dibe ku qet be min re nebin lê ne pirsgirêk e mirov tiştên cuda bibîne tiştên cuda bibîse dikare li ser bifikre û bigêje encamekî baştir heta bernameyekî din slav û rêz dem baş